هەموو چیرۆکێکی سەرکەوتوو بە هەنگاوێک دەست پێ دەکات و بڕیاردان پێویستی بە ئاڵنگاریە و سەرکەوتنەکانی ئەمڕۆژمان بەرهەمی ئاڵنگاریەکانی دوێنن. کۆمپانیای گەشە بۆ پەروەردە و خوێندن وەکو کۆمپانیایەکی پەروەردەیی لە ساڵی 2013 یەکەمین هەنگاوی گەشتی پەروەردەیی خۆی لە ژێر دروشمی گەشە بۆ داهاتوێکی گەشتر بە خزمەتە پەروەردەییەکانی بۆ پێگەیاندنی ڕۆڵەکانی ئەم نیشتیمانە دەست پێ کرد. ئەرچی ئێمە ڕاهێنانی ڕۆڵەکانمانە بە نوێترین زانست و پێشکەوتنەکانی سەردەم بۆ پێگەیاندنی نەوەیەکی نوێ و گەشەکردنیان بە زانست و زانیاری و بەگەڕخستنی هەوڵەکانیان بۆ گەشانەوەی کوردستان. لێرەوە بڕیاردرا بە پلانێکی درێژخایەن و بە خەونێکی نەبراوە و بنیاتنانی داهاتوێکی گەشتر بۆ ڕۆڵەکانی ئەم نیشتیمانە کاروانی پەروەردەیی گەشە دەست پێ بکات. لە ساڵی 2014 وەکو یەکەمین ناوەندی پەروەردەیی لە شاری هەولێر پەیمانگای گەشەی ناحوکمی بۆ قوتابیانی دەرچووی پۆلینۆی بنەڕەتی دامەزرا. پەیمانگای گەشە وەکو پەیمانگایەکی 5 ساڵی هەنگاوێکی گرنگ بوو لە ڕەوتی پەروەردە و خوێندن لە هەرێمی کوردستان. قوتابیان بە خوێندنیان لەم پەیمانگایە دەتوانن ببن بە خاوەن بڕوانامەی دیبلۆمی 5 ساڵەی باوەڕپێکراو لەلایەن وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە بوارەکانی زانستەکانی کۆمپیوتەر، کارگێری کار و ژمێریاری، نەوت و گاز. پەیمانگای گەشە لەلایەن کەسانی بە ئەزمون و خاوەن بڕوانامەی باڵاوە بەڕێوە دەبرێت و ستافی کارگێری و مامۆستایانی لە ئاستێکی بەرزی پەروەردەیی و زانستیدان. ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی قوتابیان بتوانن سوود لە ئەزموونی مامۆستاکانیان وەربگرن بۆ گەشەدان بە تواناپیشەیی و ناپیشەییەکانیان. پەیمانگای گەشە گرنگی دەدات بە ڕەخساندنی دەرفەتی بەشداریکردنی یەکسان و گشتگیر بۆ گەشت مامۆستایان و قوتابیان لە ڕێگەی سەنتەری قوتابیان و خزمەتگوزاریەکانی دیکە تاوەکو مامۆستایان و قوتابیان بتوانن لە ژینگەیەکی هاوڕێیانە و دۆستانەدا پەرە بە توانای پیشەیی و ناپیشەییەکانیان بدەن. لە بەشی کارگەری کارژمێریاری ئاماژمان دابینکردنی سیستەمێکی پەروەردەیی ژمێریاری ئاسپەرزە کە لە ڕووی بکواڵەتی و پێشکەوتنەوە هاوتەری بێت لەگەڵ پێشکەوتنە تەکنۆلۆژیا و پیشەیەکانی ژمێریاری لە جیهاندا. هەروەها بۆ دۆزینەوەی توانەشاراوەکان و ڕاهێنانی قوتابیان بۆ بازاڕی کار لە ئەرکی پیشینەی مامۆستایان و ستافی کارگەریمانە. بەشی زانستی کۆمپیوتەر ئامانجیانە قوتابیان ڕابێنن لەسەر نوێترین سیستەمی تەکنۆلۆژیا لە باری ئایتی زیرەکی دەست کرد زانستی کۆمپیوتەر. تاوەکو بتوانن قوتابیان ڕابێنن لە پێشکەوتنە جیهانیەکان ڕاهێنان لەسەر بنەما پێویستەکانی بازاڕی کار گرنگدان بە پیشەیەی ڕەخساندنی هەلی کار. At Petroleum Department, over the course of 5 years, students are provided with the best care and guidance. چیرۆکی سەرکەوتن و فراوانبوونی کاروانە ناوەندە فێرکاریەکانی کۆمپانیای گەشە لێرەوە دەستی پێکرد. هەنگاوی داهاتوومان بریتیە لە دامەزراندنی پەیمانگای تەکنیکی گەشە. ساڵی 2016 وەکو دەستپێکی قۆناغی فراوانبوون و گەشەسەندی کۆمپانیای گەشە ناوەندێکی فێرکاری گرنگی دیکەمان لە ژێر ناوی پەیمانگای تەکنیکی گەشە دامەزراند. پرۆگرامی خوێندن لە پەیمانگای تەکنیکی گەشە پرۆگرامێکی 2 ساڵەیە و تایبەتە بە دەرسوانی پۆلی 12 ئامادەیی بۆ هەر سێ لقی زانستی و وێژەیی و بازرگانی. پەیمانگای تەکنیکی گەشە خاوەنی بڕوانامەی نێودەوڵەتی ئایزۆیە. پەروەردەکاران بە بەرزترین بڕوانامەی خوێندنی باڵا ئەرکی پەروەردەکردنی قوتابیانیان لە ئەستەوە گرتووە. قوتابیان دوای دەرچوونیان لە پەیمانگاکەمان دەتوانن بە پێی پسپۆڕیەکانیان لە بوارەکانیان دەست بەکار ببن و لە ڕێگەی تواناکانیان خزمەت بە پێشکەوتنی وڵات بکەن. ستانداردی ناوخۆی و جیهانی لە بواری
خوێندن و پەروەردە، هەبوونی ستافی شارەزە لە مامۆستان و بەڕێوەبەران، هەبوونی تاقیگەی پێشکەوتوو لە گشت بەشەکان. قوتابیان لە ماوەی خوێندنی 2 ساڵەیاندا لە پەیمانگەی تەکنیکی گەشە دەتوانن ببن بە هەڵگری بڕوانامەی دیپلۆم لە بوارەکانی، بەشی یاریدەدەری دەرمانسازی، بەشی دروستکردنی ددان، بەشی پەرستاری، بەشی ژمێریاری و بەشی ئینگلیزی. Since 2017, Gasha International School, GECS, has ignited a passion for learning in a globalized world. Fueled by a vision of empowering future generations, we utilize cutting-edge pedagogy aligned with the Pearson International System, building upon the British education system. Our curriculum fosters critical thinking, prepares students for success at top schools worldwide. At GIS, we cultivate not just academic excellence, but also globally minded citizens with the skills and confidence to shape a brighter future. At GIS, students become confident, compassionate, and globally minded citizens. Join a vibrant learning community in Erbil. Gasha International School offers a comprehensive educational program for students from kindergarten through high school. KG1 welcomes students at the age of 3, KG2 enrolls students at the age of 4. Elementary school grades 1 to 5 enrolls students from the ages 5 to 9. High school grades 9 to 13 prepares students for future success, enrolling them at the ages from 14 to 18. Education is the power. Here at Gasha International School, we equip tomorrow's leaders with the latest knowledge in academics, technology, and even leadership skills. Our dynamic learning environment makes sure that they are graduated not just educated, but empowered to shape their future. Gasha International School boasts state-of-the-art facilities to nurture a stimulating learning environment. Our advanced classrooms, laboratories, dedicated spaces for sports and artistic pursuits, an expansive playground with great spaces to provide a comfortable and nurturing atmosphere where students can thrive and explore their passions. Gasha International School embraces a holistic learning approach that extends beyond the confines of the curriculum and classroom walls. Our diverse co-curricular program fosters students' engagement through academic competitions, cultural festivals, athletic tournaments, and social service initiatives. These enriching experiences provide a platform for students to showcase their talent, nurture their passion, and translate theoretical knowledge into real-world application. The career of Gasha Company's educational centers does not stop here. Let's visit Tishki Gasha School together. قوتابخانەی تیشکی گەشە بە سیستەمی زمانی ئینگلیزی و لەسەر بنەمای ڕێنماییەکانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوە. قوتابیان لە قۆناغەکانی باخچەی منداڵان بنەڕەتی و ئامادەیی دەتوانن دەست بە خوێندن بکەن و لەلایەن بەناوبانگترین و لێهاتووترین ستافی ئەکادمی و پەروەردەیی پەروەردە دەکرێن. لەگەڵ شێوازە داهێنەرەکانی وانەوتنەوە دنیا دەدەین لەوەی کە قوتابی پەروەردەیەکی باش وەدەگرێت، ئەمەش ئامادەیان دەکات بۆ سەرکەوتنی گونجان لە جیهانێکی خێرادا. قوتابخانەکەمان هەڵگری مەشغەڵی زانست و داهێنانە. لەم ڕێگەیە گرنگی دەدات بە توانە و لێهاتووی قوتابیان لەسەر بنەمای تاک و کۆمەڵ بۆ دەوڵەمەندکردنی کولتوری نەتەوەکەمان، هەروەها پەروەردەیەکی ئازبەرز پێشکەش بە قوتابیان دەکات. لە قوتابخانەی تیشکی گەشە هاوشانی لایەنە پەروەردەیی و زانستیەکان. قوتابیان ئاشنا دەکرێن بە بابەتە کلتوری و نەتەوەیی و ڕۆشنبیری زمانەوانیەکان. Tishki Gasha High School caters students from grade 10, 11, and 12 enrolled in the science program. The curriculum is delivered entirely in English. The school adheres to the educational system established by the Kurdistan government's Ministries of Education.
A team of qualified teachers and seasoned staff ensures that the educational services are provided in the most effective manners. Tishki Gasha School aspires to cultivate a generation of well-versed scientists equipped with the critical thinking skills and English language proficiency necessary to thrive in a globalized world. By providing a rigorous science curriculum in English, Tishki Gasha School prepares its students for higher education and future careers in scientific fields, and ultimately contributing Kurdistan's advancement in scientific technological landscape. کاروانی ناوەندە فێرکارییەکانی کۆمپانیای گەشە لێرەوە کۆتاییات و بەردەوامە. ئامادەی گەشەی ناوحکومی قوتابیانی پۆلی 10-12 بەشە زانستیەکان لە خۆ دەگرێت و پرۆگرامی خوێندنی بە زمانی کوردیە لە قوتابخانەی گەشەی ناوحکومی هەولێر سیستەمی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت و خزمەتگوزاری پەروەردەیەکان بە باشترین و لایەقترین ستاف لە سەراستی شاری هەولێر بەڕێوە دەچێت. ئامادەیی گەشەی ناحکومی لە هەولێر لەسەر بنەمای ڕەخساندنی ژینگەیەکی گونجاو و لەبار بۆ قوتابیانی قۆناغی ئامادەیی دامەزراوە. قوتابخانەکەمان خواستی قوتابیان دایک و باوکان دابین دەکات بۆ بەدەستهێنانی نمرەیەکی بەرز درێژەپێدان لە خوێندن بۆ زانکۆیە بەرزەکان. گریگیدان بەلایانی ئەکادمی لە پێشینەی ئامانجەکانمانە، دەستپاندنی زانست و زانیاری لەناو ناخی قوتابیەکانمان، پەیڕەوکردنی چاکترین شێوازەکانی وانەگوتنەوە، هەروەها بە بەکارهێنانی ئامرازەکانی فێرکردن، بەرداری پێکردنی قوتابیەکان لە چالاکیە هەمەڕەنگەکان بە شێوەی کارە، لایانی زانستی و ئەکادمیەکانی قوتابیانمان دەگەێنینە ئاستی باڵا. لەپاڵ لایەنە زانستیەکان ئامادەیی گەشە گرنگی دەدات بە لایەنە هەمەجۆرەکانی قوتابیان لەسەر ئاستی تاک و کۆمەڵ. لە ئامادەیەکەمان قوتابیان هەندەدرن بۆ بەرزکردنەوەی توانەکانیان و دەرفەتی جیاوازیان بۆ ڕەخساندن تاوەکو ببن بە قوتابیەکی بەرپرسیار بەرامبەر بە داهاتوو بەرهەمهێن لە بیرکردنەوەدا. هەروەها شێواز بدنانانی کەسایەتی ڕخنەگر و چڕوانینی جیاواز و ئامادە بۆ قۆناغی خوێندنی باڵا لە ئامادەیەکەمان پێڕەو دەکرێت. لە ئامادەیی گەشە وەکو ناوەندێکی ئەکادمی کۆمپانیای گەشە و تەواوی ناوەندەکانی دیکە ڕۆیتەوە بە فەرسەفە و دیدگامان هەیە لەسەر شێوازی فێربوون و تەکنیکی نوێ لە فێربوون کە پشت بە تەکنۆلۆژیای پێشکەوتەکانی سەرەندەبەستێت. پەروەردەکارانمان لە قوتابخانەدا خاوەن شارەزایی و تەکنیکی فێرکاری جیاوازن. لەگەڵ ئەوەشدا لە خۆشەویستی بۆ بەخشین و گەیاندنی زانست و زانیاری بۆ قوتابیانمان بە پێشەنگی کردی پەروەردەدان. مامۆستایان بە سەرچاوەی گەشەی بەردەوام و بەیەکەوە کار دەکەن بۆ پێگەیاندنی وڵەیەکی بەرپرسیار و لێهاتوو لە خزمەت گەشەی کوردستان. کاروانی ناوەندە فێرکارییەکانی کۆمپانیای گەشە لێرە کۆتایی ناهێت. دوای ئێمە ئامادەی گەشەی ناحکومی سلێمانی دامەزراوە. لەگەڵم بم بۆ ناسی. دوا بەدوای سەرکەوتنە بەرچاوەکانی کۆمپانیای گەشە لە شاری هەولێر و گەشانەوەی بەردەوام وەکو پێشەنجی کردی پەروەردە ئامادەی گەشەی ناحکومی سلێمانی لەسەر بنەما و دیدگای کۆمپانیا هاوشانی خزمەتگوزاریە پەروەردەییەکانی لە شاری هەولێر توانی خزمەتگوزاریە پەروەردەییەکان بگوازێتەوە بۆ شاری سلێمانی و وەکو دەستپێک ئامادەی گەشەی ناحکومی لە ساڵی 2010 لە شاری سلێمانی دامەزران. ئامادەی گەشەی ناحکومی سلێمانی خوێندکارانی پۆلەکانی 10 و 11 و 12 بەشی زانستی لە خۆ دەگرێت و پرۆگرامی خوێندنی بە زمانی کوردی و ئینگلیزیە، هەروەها پرۆگرامی خوێندن و سیستەمی پەروەردەی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان پەیڕەو دەکات. لە ئامادەی گەشەی ناحکومی سلێمانی خزمەتگوزاریە پەروەردەییەکان لەلایەن مامۆستایانی ئازبەرز و لێهاتووی شاری سلێمانی پێشکەشی خوێندکاران دەکرێت و ڕێنمایی و پاڵپشتیان دەکرێت بۆ گەیشتن بە نمرەی دڵخوازیان و بەدەستێنانی پلەی نایاب لەسەر ئاستی تاقیکردنەوەکانی ئامادەیی هەرێمی کوردستان. ڕێژەی دەرچوانی ئامادەییەکەمان لە ڕیزبەندی پلە نایابەکانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەمەش سەلمێنەری ئازبەرزی و کواڵیتی پرۆگرامی خوێندنن لە ئامادەییەکەمان. ئامانجی ئامادەییەکەمان بەرزکردنەوەی ئاستی زانستی خوێندکارانمانە بۆ بەدەستێنانی بەرزترین نمرە و گەشەپێدانیان لەسەر جەملایەنەکان وەکو لایەنی زانستی، هونەری، ئەدەبی، کلتوری، نەتەوەیی و ڕاهێنان بۆ بەرزکردنەوەی توانا کەسیەکان، هەروەها دروستکردنی پردی پەیوەندی لە نێوان خوێندنگە و دایبابان بە مەبەستی گرنجیدانی زیاتر بەلایەنە خوازراوەکانی خوێندکاران.
کاروانی خزمەتە پەروەردەییەکانی کۆمپانیای گەشە بۆ پەروەردە و خوێندن لە گەشانەوەی بەردەوامدایە و ساڵانە لە ناوەندە فێرکاریەکانمان بە پێگەیاندن و ڕاهێنانی قوتابیان بۆ بازاڕی کار و ڕەخساندنی دەرفەتی کارکردن لە سێکتەرە جیاوازەکان بوونەتە پێشنجی بازاڕی کار و بنیاتنانی دەستی کاری ناوەخۆ. لەگەڵ ئەوەشدا لە ڕێگەی مامۆستایان و ستافی ئەکادیمی شارەزا و پڕئەزموون دەستکەوتی ساڵانەی قوتابیانمان لە پێشنجی ڕیزبەندی یەکەمەکانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستاندایە. لەسەر بنەمای دید و پەیامی دیاریکرا و کۆمپانیای گەشە بۆ پەروەردە ساڵانە لە گەشەکردن و پێشکەوتنی بەردەوامدایە و لەسەر بنەمای پێویستیەکانی پەروەردە چەندین ناوەندی فێرکاری نوێ بۆ خزمەتی قوتابیان دەکاتەوە و لە ئایندەیەکی نزیکدا لە سەرجەم شار و ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان درێژە بە خزمەتەکانی دەدات. لەگەڵ گەشە دەهاتوێکی گەشتر بنیاد بنێ.